سلام و عەلەیکوم هاوڕێیانی زۆر خۆشەویستم بەخێر بێن بۆ راپۆرتێکی نوێ لەوانەیە ئەم دزە پێکردنە بە تەواوەتی 2023 بۆ سۆنی داپۆشێ لەوانێ ڕاست بێ لەوانێ ڕاست نەبێ بەڵام هەرچیەک بێ ئەمە گەورەترین دزە پێکردنی کۆمپانیای سۆنیە بۆ ساڵێک لە مێژووی پلەیستیشنەوە گەر بێت و ڕاست دەرچێ بەرواری ستیت ئۆف پلەی بەرواری شەوکەیسی پلەیستیشنی ئەم ساڵ تۆنە گیاری نوێ وردەکاری لەسەریان ئاسوودە بن تا کۆتایی بینەر بن دوگمەی لایک سەبسکرایب یاخود فۆڵۆ لە بیر مەکەن با دەست پێ بکەین لە ماڵپەڕی ڕێدت ئەم پۆستە لە سەبڕێدتی گەیم لیکس ئەند رومرز بڵاوکراوەتەوە سەرچاوەیەک لە فۆرچانەوە کە نۆتولۆ لە سەدی دزە پێکردنە ڕاستیەکان و ناڕاستیەکان لەبێوە سەرچاوە دەگرێت ڕایگەیاندکەوە پلانەکانی پلەیستیشن بۆ ئەم ساڵ دزەی پێکراوە ئەمەش زانیاریەکانە دانە بەدانەتان بۆ شی دەکەمەوە بۆ چوونی خۆم و پێشبینی خۆم کە ڕاستن یاخود ڕازنین لەگەڵ ئەو زانیاریانە باز دەکەم. ئۆکەی خاڵی یەکەم نووسراوە PC ports planned for the next 12 months include Last of Us 2, Ghost of Tsushima DC کە دەکاتە Director Cut, Demon Souls و Horizon Forbidden West. ئەم خاڵیان بەو مانایەتێکەوە سۆنی پلانی داناوە تا 12 مانجی داهاتوو هەر یەکە لەو یاریانە بهێنێتە سەر PC بەواتە کۆمپیوتەر یاریەکانیش Last of Us 2 لەگەڵ Ghost of Tsushima Director Cut لەگەڵ Demon Souls و Horizon Forbidden West یاری بیاری با باوتان باسکەم کەوا دێ یاخود نایان بۆ چوونم چێ لەسەری Last of Us 2 100% دێ لەبەرچش لەبەرەوەی زۆربەی هەر زۆری یاریەکانی PlayStation بەگاد و ڤاریشەوە هاتە سە PC هاتە سە کۆمپیوتەر کەواتە هیچ گومان لەوە نابینم کەوا Last of Us 2 ئەو ساڵ بێتە سە PC لەبەرەوەی لەو مانگە لە مانجی یەک زنجیرە تەلەڤیزیۆنی Last of Us TV شۆیەکە لەلایەن HBO بڵاو دەکرێتەوە بەشی یەکەمی یاریەکە دێتە سەر PC و هەروەها بە باشی دەزانم لە چەند مانجی داهاتووی بەشی دومیش بێتە سەر PC کەوا گەیمەرێکی زۆر حەز بکە بێتە ناو جیهانی Last of Us دەربارەی Ghost of Tsushima Director Cut یەکێکە لەو یاریانەی کە تا ئێستا بۆ چوونمان نەبووە لەسەری کە بێت سڕۆدا و نێچ ڕوونادا بگومان ئەگەر لە بیرتان بی لە پێم وابی ساڵی ڕابردوو بوو لە ئینڤیدیا لە ناو داتابیسی ئینڤیدیای کۆمەڵێک شت لیکرا دزەی پێکرێت کە تاوەکو ئێستا و دزە پێکردانی ئینڤیدیا ڕاستن یەکێک لەو دزە پێکردانەش یاری Ghost of Tsushima بوو کە دێتە سەر PC Director Cutەکە دێتە سەر PC Ghost of Tsushima پێم وایە پێویستە بێتە سەر PC لەبەرەوەی ئەکیدنی مەمزوانە بەشی دومی ئاشا دەکرێت بۆیە بێتە سەر PC فانبیسێکی گەورەتر لە بۆ خۆی دروست دەکات Demon Souls ئۆکەی ئەو یاریەکەوە From Software بەرهەمهینە بەڵام IPەکە لەلایەن PlayStation و سۆنیەوە خاوەندارەتی دەکرێت تاکە شوێن لەسەری بەردەستە پلەیستیشنە کە پلەی 4 و پلەی 5 و پلەی 3 دەیبینم ئەو یاریەش لەو ماوەی 12 مانجی داهات بێتە سەر PC لەبەرەوەی Elden Ring سەرکەوتنێکی گەورە بەدەستینە کە ئەوەش بێگومان Demon Souls چێکە لە یاریە ڕەسەنەکانی ستایلی Souls like کەواتە ئەوەش لەوانەیە و ئەگەرێکی گەوری هەیە بێتە سەر PC دەربارەی یاری Horizon Forbidden West ئەوەیان تۆزێک زووە پێم وابی بەڵام دەشی بینم سۆنی بە شێرە شێوەکان لە کۆتایی ئەو ساڵ سەرەتای ساڵ داهاتوو بیخاتە سەر PC لەبەرەوەی ئەو یاریە سەر PlayStation فرۆشی هەبوو بەڵام ئەو فرۆشە نەبوو لە چاو God of War Ragnarok و Last of Us 2 ئەوانە سۆنی ئەگەر بێت و گڕۆلا گەیمز خەریکی مەڵتیپلەیەری ئەو یاریانە بۆ یەگەرە سەر PC بڵاوی کاتەوە پێم وایە ئەو کاتە تۆزێک چۆن دەڵێ سەرنجێکی زیاتری گەیمەران لە بۆ ئەو یاری ڕادەکێشن و پێویستیشی پێێتی بەڕاستی Horizon Forbidden West لە خاڵی دوام نووسراوە Naughty Dog will reveal a PS5 port of Last of Us 2, a new Uncharted game that is both a sequel to Uncharted 4 and soft reboot to the series that they are offering support development of with primary devs being Malaysia and Visual Arts Studio. The release of The Last of Us multiplayer game for summer/fall 2023 and the new IP set in a open world fantasy game. اوكي ئەوەیان زۆر گەورەی لە بۆ ستودیۆی Naughty Dog دەڵێت چی دەڵێت ستودیۆی Naughty Dog ئەو ساڵ ڤێرژنی PlayStation 5 یاری The Last of Us 2 ئاشا دەکەن وەکو دایرەکتەر کەتێک شتێکی لەو بابەتانە هەرچەندە بەخۆی یاریەکە ئێستاکرایتە 60 فریم لەسەر پلەی 5 بەڵام دایرەکتەر کەتێک لە بۆ یاریەکەی لەوانەیە ئاشا بکەن لە بۆ PlayStation 5 و هەروەها Naughty Dog یاخود ئەو کەسانە Naughty Dogیش دەکەن یاریەکی نوێی Uncharted ئەو ساڵ ئاشا دەکەن کە دەڵێ تەواوکەری بەشی چوارەمە و لە هەمان کاتیشدا سۆفت ڕیبوتە هاوشێوە یاری God of War 2018 کە تەواوکەری God of War 3 بەڵام سۆفت ڕیبوتە باتە دووبارە دەستپێکێکی نوێیە کە پێم وایە لە بۆ ئەنچارتی ئەوە باشترین شتە ئەنجامی بدەن بەڵام دڵێ ئەو یاریە لەلایەن ستودیۆی مالیزیای PlayStation لەگەڵ ستودیۆی Visual Arts Studio بەرهەم دێکە دوو ستودیۆنە سەر بە Naughty Dog و PlayStation بە تەواوەتی بەڵام پێم سەیرەکەوە Naughty Dog خۆی ئەنچارتی نوێ بەرهەم ناینێ دەکرێت ئەو لیکە ڕازبی دەکرێت
ڕاز نەبی هەردوو لای دەکرێت بەڵام بێگومان باوەڕم بەوەی هەیە کە دەڵێ یاری لاست ئۆف ئەسی مەڵتیپلەیەرەکە لە هاوین یاخود لە پاییزی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە کە 100% لەوانەیە ڕازبی لە بەروی پارساڵ ناچی دۆک بە فەرمی بەخۆی ڕاگەیاندکەوە دەیانەوێت ئەو یاری لە 2023 بڵاوکەنەوە بۆ هەروەها دەڵێ ستودیۆی ناتی دۆ خەریکی آیپیەکی نوێیە لە جیهانێکی فانتەسی جیهانی کراوە ئەوەیان تۆزێک قەلاقی کردیمە لەسەرەوەی کە ڕاستە یاخۆ ڕاست نیە لەبەرەوەی بە شێوەکان دەزانینکەوە ناتی دۆ خەریکی پارتی سێهەمی یاری لاست ئۆف ئەسە لەبەر مەسەلەی زنجیرەکە و وەروە مەسەلەی چیرۆکێک هێشتا نیل دراکمان ڕاگەیاندێکەوە هێشتا شت ماوە بیجێرنەوە چیرۆک ماوە بیجێرنەوە بەڵام دەشکرێ لەبەر ناتی دۆ ستودیۆکی زۆر زەبەلا هەیەستا حالیان دەکرێت لەگەڵ ئەو یاری پارتی سەیە خەریکی یاریشین تاو نوێی فانتەسی بن وەکو کۆنسپت خەریک بن هەر کاتێک پارتیسیان بڵاو کردەوە ڕاستە خۆ دەست بە فود پرۆدەکشنی آیپی نوێیەکیان بکەن دەکرێ وابی دەکرێ وا نەبی بەڵام ئەو خاڵە تۆزێک هەندێک شتی تێدایە کە دەڵێم لەوانەیە ڕووبدان تێدایکە دەکرێ ڕوونەداتن یاخود دەکرێ ڕاز نەبێت ئۆکەی خاڵە چی کە دەڵێ only IPs getting revived on PS5 are Killzone VR after release of Call of the Mountain لەگەڵ مۆرش سۆرم Ape Escape developer unknown PS All-Star Battle Royale ئۆکەی ئەویان لە باوەڕ ناکەم ڕووبدا شتا تو زیاد لە حد دوورە لەو دەنگ و ئەو هەواڵانەی لە چەند هەفتەکانی ڕابردوو جێمان لێ بووە یەکەمیان دەڵێ ئەو یاریانەی کە دووبارە زیندوو دەکرێنەوە لە بۆ پلەیستیشن و پلەیستیشن 5 و پلەیستیشن 5 یاخود PSVR2 کیلزۆنە کە ڤێژنی VRەکەیە کە باوەڕ ناکەم کیلزۆن نوێ بکرێتەوە لەبەرەوەی ئەو یاریە مردووە بەڕاستی کاتی خۆشی گرولاک گەیمز کیلزۆن دروست کرد یارێکی خراپ نیە یاریی باشە بەڵام ئەو گەیمەرەی نییە کە سۆنی دەیویست ئەلە ئەساس دەڵێن کیلزۆن VRەکە لە دوای یاری Call of the Mountain بڵاو بکرێتەوە Call of the Mountain یەکەم یاری پلەیستیشن VR2 کە یاریی زەبەلاح و گەورە ئەوشتانە کە بڵاو بکرێتەوە لە مانجی داهاتوو یاری مۆرش سۆرم بە حساب دێتە سەر پلەیستیشن 5 یاخود پلەیستیشن 5 VR پلەیستیشن VR2 ئەوشتانە ئۆکەی نییە نازانم بەڵام زۆر گرنگ نییە بەلامەوە Ape Escape کە هەشتا بە حساب دیار نییە چیە کاری لەسەر دەکە بەڵام Ape Escape نوێکەنەوە منە یاریش بە باش نبینم یاخود نبینم ئەو قسەی ڕاست بیکە Ape Escape بێتە سەر پلەیستیشن 5 لەبەروی Ape Escape جمهورێکی بەناوبانجی جمهورێکی باشی هەیە بەڵام جمهوری نوێی زۆر کەمە و ئاسانیش نییە دووبارە دروستکردنی جمهورێک لە بۆ ئەوی جۆرە یاریانە ئێستا حالیان لەبەر فۆرتنایت و ئەو جۆرە یاریانە بەڵام ئەوەی کە زۆر سەرنجڕای شێمە PS All-Star Battle Royale ئەو یاریە نازانم کردوانە کاتی خۆیانە هەموو کارکتەرەکانی تێت تەنانەت لەو یاریە دەتوانانی بە کریتۆسی لەگەڵ کلیکەرەکانی ناو یاری لاست ئۆف ئەسی شەڕی بکەیت کریتۆس بەرامبەر هەموو کارکتەرەکانی پلەیستیشن دەتوانانی شەڕی بکەیت PS All-Star Battle Royale لەوانەیە نوێ بکرێتەوە لەوانە نوێ نەکرێتەوە وڵای لەوانەشە نوێ بکرێتەوە لەبەرەوەی سۆنی زۆر باسی یاری ئۆنلاین دەکە کە دەیەوێت زیاتر گرنگی بە یاری ئۆنلاین بدە ئۆکەی ئەوەیان زۆر زەبەلاح و گەورەیە کە دەڵێ PlayStation Showcase in June لەگەڵ State of Play in February, March and May دەڵێ کۆنفرانسێکی شۆکیسی گەورە لە مانجی 6 کە لە هەفتەکانی ڕابردوو بۆم باسکردن ئەگەرێکی گەورە هەیە و پێشبینی خۆشمە پێم وایە ئەوە 100% پێشبینیەشی لەوانێت دروست دەرسی ئەکی 100% ناتوانێت 100 ئۆکەی بەڵام ئەکیدم ئەو ساڵ وەکو بۆچوونی خۆم ئەکیدم ئەو ساڵ شۆکیسی پلەیستیشن دەبینین لەبەرەوەی ساڵ ڕابردوو نەمان بینین بۆ چەند State of Play لێستا پلاندانراوە لە مانجی 2 مانجی 3 و مانجی 5 بەڵام لە پاشان هێشتا نازانین ئۆکەی مانجی 2 3 و 5 ئۆکەی مانجی 2 دەبینم State of Play بکرێت لەبەرەوەی تۆنێک یاری PlayStation VR2 پێویستە ئاشکرا بکرێن لە بەخاتری PlayStation VR2 کە لەو مانگە بڵاو دەکرێتەوە ئۆکەی ئاساییە بەڵام مانجی 3 و مانجی 5 PlayStation باز دەکە بەڕاستی چ یاریەک بڵاو دەکەی لەو دوو مانگە هیچمان نییە بە فەرمی هیچمان نییە یاری تایبەتی PlayStation جگە لە یاری سپایدەرمانی کە لە کۆتاییەکانی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە لەگەڵ فاینل فانتەسیەکە ئەوش پێم وابی لە هاوینیان کۆتاییەکانە شەوکەیسەکە لە مانجی 6 پێم وایە ئەوە سەری هەموویتی کەوە سۆنی لە مانجی 6ەوە تا 2 ساڵ 3 ساڵی دیکە ئەو ئایپیانی خۆیان شەوکە کاری دەسەدە کە پێم ماشتێکی زۆر باشە ئۆکەی خاڵەتی دیکە پێم وایە ئەوە ڕاست نییە لەبەرەوەی دەڵێت Sucker Punch working on a new IP ستودیۆی Sucker Punch بێگومان ئەو کەسانە کە یاری Ghost of Tsushima دروست کردێ دەڵێ کار لەسەر آیپیەکی نوێ دەکەنەوەتە یاریی تەواو نوێ من باوەڕ ناکەم بۆ قسەی ڕاستبی لەبەرەوەی باوەڕ ناکەم سۆنی آیپیەکی تازە بە تازە وەکو Ghost of Tsushima بەناوبان کردبی سەرکەوتوو بووبی بێ ئەو ستودیۆی بینی یاریشکیان پێ دروستکەم بەڵکو 100% دەوەش ئەکیدم خەریکی Ghost of Tsushima دوینە یاخود یاریەکە ناو جیهانی Ghost of Tsushima یان سیکۆڵێک لە بە Ghost of Tsushima باوەڕ ناکەم Sucker Punch خەریکی آیپیەکی نوێ بن لەبەرەوەی ستودیۆ
ستودیۆکان باوەڕ ناکەم ئەوەندە گەورەش بی خەریکی دوو یاری بن لێ کاتدا بۆیە من پێم وایە ئەو قسەیان ڕاست نییە دەڵێ reveals for band pixelops and asobi projects بێگومان ئەویان دەکرێت ڕاستبی لەبەری بێن ستودیۆ لە پاش دەیزگۆنی هیچ یاریچکیان ناشان نەکردیە بە هەمان شێوە pixelops و asobi projects asobi دەکرێت لە بۆ PlayStation VR 2 هەندێک پرۆژەی خۆی عرض بکە pixelops نازانم دەبی خەریکی چ بن بەڵام بێن ستودیۆ لە پاش دەیزگۆنی ڕانگەیان بە فەرمیکەوان خەریکی آیپێکی نوێنە بێگومانم لەوەی ئەگە کۆنفرانسەکەی شۆکەیسەکەی شەش ببینین و Ghost of Tsushima 2 ئەوانە یاری ئەو یارە ناشا دەکرێن Media Molecule is making a Dream sequel which is an expanded version of Dream on PS5 with VR2 support. Okay, ئەوەش دەکری ڕازبی و دەکری ڕاز نەبی دوو دڵم دەی لەبەرەوەی Dreamers یارێکی سەرکەوتوو نییە بەو دەرەجەی کەوا سۆنی دەیویست لەبەرەوەی Dreamers خۆی وەکو یاری تاوام نییە Dreamers یاریەکە کە یاری تەناو دروست دەکری وە کۆگایەکیشە هاوشێوەی یاری ڕۆڵبلۆکسی تقریبا دەتوانین بڵێ مەڵام بەسەر پلەیستیشنی بەردەست دەتوانین یاری لەناو دروست بکەیت وەو کەسانی یاریەکانیشان دروست کردێت تۆ دەتوانین ناوی ئەنجام بدەیت دەڵێ سۆنی لە ڕێگەی ستودیۆ میدیا مۆلیکول کە یاری دریمسیان دروست کرد کاتی خۆی دەڵێ لە ڕێگەی ئەوانەوە خەریکی دروستکردنی ڤێرژنی پلەیستیشن 5 یاریەکەیە و یاخود ناویش لێ دەنێت دریم 2 یان بەشەی دووەمی یاری دریمز وەروە ڤێرژنی VR2 ئەو یاریشان شاکەن ئەوە دەکری ڕازبی و دەکری ڕاز نەبی several gas کە لێرە گاز بە مانای game as a service title will get a full reveal Farewell, Division, London, Guerrilla, ND and Arrowhead کە دەڵێت چەند یاریەکی live as a server یاخود game as a service مەبەست یاری ئۆنلاینە لەلایەن سۆنیەوە ئاشا دەکرێت لە ستودیۆکانی Firewall کە تقریبا 2 ساڵێکە باز دەکەن کەەوە خەریکی یاریی مەڵتیپلێرن پێگومان ئەویان دەکرێت ڕازبی دیڤیژن ئەوەش یاری ستودیۆیەکی نوێن پێمابی پارساڵ لە گەیم فستی بە ئاشکرایان کردکەوە خەریکی یاریی نوێنە کە یاریەکە شوتەرە و تەقەکەرە و یاریی ئۆنلاینە ستودیۆی لەندەن دەڵێ ستودیۆ لەندەن پارساڵ ئاشکرایان کردکەوە وتیان یاریەکەیان فانتەسیە بەڵام شەی ئۆنلاینە نازانم بزەبرەسە چیە بەڵام 100% دەکرێت ئەو ساڵ ئەو شتە ببینین گۆڕلا گەیمز بە فەرمی ڕانگەیاندێکەوە خەریکی یاری هورایزنی مەڵتیپلێرن ئەو فەرمیە دەزانی 100% ND و ئاڕۆهێت هێشتا 100% ئەکید نیمە کە دەبی یاخودنا لە کۆتاییدا دوایین شت کە خەڵکەکی زۆر قسەی لەسەر دەکا نیو PS2 ئیمولیتەر لەگەڵ ئۆفیشەڵ PS3 ئیمولیتەر کە بابەتتان گەێنمەوە چییە PS2 ئیمولیتەر واتە هێنانی یاریەکانی PlayStation 2 بۆ PlayStation 3 بۆ پلەی 4 و پلەی 5 بە ڕێگەی داونلۆد نەک تەنیا بە شێوەی لایڤ بیکەی کە چەندین ساڵە داوا دەکەین ئۆکەی چەندین ساڵە داوا دەکەین سۆنی دەتوانانی بیکە بەڵام نەیکردێ هۆکارەکەش چیە هاوڕێیان هۆکارەکە پێویستی بە ئیمیلیتەرە ئیمیلیتەر واتە تۆ دەبێ کۆنسۆڵێکی PlayStation 2 بە شێوەی فیزیکی بیان بە شێوەی پرۆگرامبی لەناو پلەی 4 و پلەی 5 دابنێت تاوەکو یاریەکانی پلەی 2 لەسەر بخوێنرێتەوە ئەو شتە بە فیزیکی تازە ناکرێت بەرەوەی پلەی 5 بڵاو کرێتەوە تا پارچەی پلەی 2 لەسەردانە نایە بەڵام بە شێوەی ئۆنلاین بە شێوەی پرۆگرام دەکرێت بکرێت سۆنی دەتوانین بیکە بەڵام سۆنی تاوەکو ئێستا خۆی لێنەدا لەوانەیە سۆنی لای گرنگ نەبووبی لەوانەیە بڵێ ئۆکەی ئەو تۆنێک یاریمان هەیە لەسەر پلەی 2 بەڵام گرنگ نییە بەلامانەوە زیاتر دەمانێت گەیمەر یاری نوێیەکان بکڕین نەک ئەو یاریە کۆنانە بکە پلەی 3 هەر بوێرانە پلەی 3 ئەوەندە سیستەمەکەی معقد بوو هیچ یاریەکی پلەی 3 مان نییە ئەگە بێت و ڕیماستەر نەکرابی لەسەر پلەی 4 پلەی 5 ئیشکە لەبەرەوەی سیستم ئارکەتێکی دیزاینی سیستمەکەی بە تەواوەتی جیاوازە کۆدەکانی زۆر جیاوازە پلەی 2 دەکرێت بکرێت لەبەرەوەی یاریەکانی پلەی 2 بە شێوەیەک دروستکراینەکەەوە ئاسانترە ئیمیلیتکردنی لە بۆ پلەی 4 و پلەی 5 بەڵام پلەی 3 زۆر زەحمەتە بگومان ئەوە پرۆگرام دەتوانم بیکە سۆنی دەتوانانی بیکە بەڵام ئایا سۆنی و پارێ سەر دەکە یاخودنا ئەوە تاوەکو ئێستا مناقەشەکە بوو ئۆکەی من دەبینم ئەو شتە ڕوودا ئەو ساڵ لەبەر چ هاوڕێم نامێت هیوەتان بەرزکەمەوە بەڵام دەمەوێت ئەو قسەیش بکەمکەوە لەبەر ئەوەی گەیم پاس زیاد لە هەت سەرکەوتووە ئێستا حالیان سۆنیش پێویستی بە یاریەکانی پلەی 2 پلەی 3 لە بۆ ئەوەی سبسکرایبەرانی PlayStation Plus Essential و PlayStation Plus Extra و PlayStation Plus Premium بهێڵتەوە یان زیادیان کە خەڵکی دیکە بن پێویستە ئەو یاریانە وەکو کاتەلۆگ تۆنێک یاری لە ناو سیستەم هەبن بەڕاستی پێویستە هەبی 100% بەڵام ئایا سۆنی دەیکان نایکە هێشتا بە فەرمی نازانم بەڵام یەکجار دڵخۆش دەبم ئەگەر بێت و بتوانم یاریەکی وەکو گارەڤواری ئەسنشن لەسەر پلەی 5 بیکەم یاریەکانی گارەڤاری 2 یاریەکانی گارەڤاری PSP ئەوانە لەسەر PlayStation 2 PlayStation 5 بە داونلۆد بیکەین بەبێ لایڤ و بەپێ ئینتەرنێت و شتانە زۆر زۆر نازەردەی بەڕاستی بەڵام بکوتم ئەویان دووسەرەیە دەکرێت ڕازبی دەکرێت ڕاز نەبی ئۆکەی ئاوڕانی خۆشەویستم ئەوەت سەرجەم ئەو بابەتانە بوو کە دزەی پێکرایە بە حیساب هەندێکی پێم وایە ڕاستە هەندێکی پێک وایە ڕاز نییە هەندێکی دوودڵی لەسەریکەوە دەکرێت ڕازبی دەکرێت ڕاز نەبی بۆیش ڤیدیۆیش تایبەت نەسەری کرد لە بەرنامەی 1 ژیری هەموو هەفتان گلەیی
زۆر لێو دەکەن دەڵێن بەرنامەکە زۆر درێژە بۆ هەندێک هەواڵی گرنگ هەیە بەو شێوازە دەمەوێت بیکەمە ڤیدیۆ هەفتانە بەڵام دەمەوێت پێشوازی ئێوەش ببینم بزانم تاسان پژی لەو جۆرە ڤیدیۆیانە دەکەن یان تاسان ئەو ڤیدیۆیانت هەن دەوێت ئەگەر ژمارەکان بەرز بوو خەڵکەکی زۆر ویستی بێگومان زیاتری دەکەین ئینشاڵڵە ئەگەر ناتێنیا لە بەرنامە سفرەژیری بێگومان هەر باسییان دەکەمەوە لەگە هیچ دانیە بەڵام بەو دووری درێژێ باسی ناکەم چکە لێرە باسمان کرد ئۆکێ ئاوڕانی خۆشەویستم سپاسان دەکەم مەمنونم و دوگمە لایک سبسکرایب لەبیر نەکەن یاخود فۆڵۆی پیجی بکەن لە فەیسبوک تا ڤیدیۆی داهاتووم بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ